رادیو دنگیگل دنگی توی هاواتیا بیسەرانی هێژە لە ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگیگەل ئەم کاتەتان باش بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ سێشەممە 27 ئابی 2024 پێشکەش دەکەم. چالاکی ڕێپێوانی درێژ بۆ ئازادی جەستەی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان لە نێوان 15 تا 20 ئەیلول لە نێوان شارەکانی بیلفیلد و دۆیسبورگ ئەنجام دەدرێت. کۆمیتەی ئامادەکار دەربارەی چالاکیەکە بە دروشمی ئازادی بۆ ڕێبەراپۆ چارەسەری بۆ پرسی کورد کە بەو دروشمە ئەنجام دەدرێت لەسەر هەژمارەکانی لە میدیای دیجیتال بانگەوازی کرد و دەڵێت بانگەوازتان لێ دەکەین لە دەوری ڕێبەراپۆ کۆ ببنەوە. تێرۆرکردنی ڕۆژنامەنووسان گولستان تارا و هێرۆ بەهادین لە چەندین شارێکی ئەوروپا بە چالاکی شەرمەزار کرا. لە ڤێنای پایتەختی نەمسا لەسەر بانگەوازی دەم کورد تێرۆرکردنی ڕۆژنامەنووسان گولستان تارا و هێرۆ بەهادین لەلایەن دەوڵەتی تورکەوە لە بەردەم کۆنسولخانەی عێراق شەرمەزار کراو. هەروەها ڕایانگەیان هەرکەس بێدەنگ بێت هاوبەشی ئەم کۆمەڵکوژیەیە و لە نێویاندا دەوڵەتی نەمسا هاوبەشی ئەم کۆمەڵکوژیەیە. هامبورگ لە شاری هامبورگی ئەڵمانیاش کردبوونەوەیەکی ناڕزایەتی ئەنجامدرا. کردبوونەوەکە با پێشنگایەتی مەجلیسی ژنانی ڕۆژبین ڕێکخرا. نووسەر و چالاکوانانی مافەکانی ژنانی ئەڵمان ڕایگەیاند دوو ڕۆژنامەنووسە ژنەکە بانقەس کوژراون و جەختی کردەوە هێرشەکە دژی ئیرادەی ژنی ئازادە. هەروەها پارلەمانتاری پارتی چەپی هامبورگ ڕایگەیان ئەم کۆمەڵکوژیەی ڕۆژنامەنووسانی ژن قبوڵ ناکرێت. وڵاتانی ڕۆژاوا هەر جۆرە هاوکاریەکی ئابووری و سەربازی بدەنە ئەردۆغان دەبنا هاوبەشی تاوان و کۆمەڵکوژیەکە. لە ئارنهایمیش هەر بۆ هەمان مەبەست لە هۆلەندا چالاکی ئەنجامدرا و لە چالاکیەکەدا دەوڵەتی تورک و پەدەکەی هاوکاری پەدەکە شەرمەزار کران. لە چەند شارێکی باکووری کوردستانی شەیدکردنی ڕۆژنامەنووسان شەرمەزار کرا. لە ئەدەنا بە پێشنگایەتی پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەم پارتی و مەجلیسی ژنانی ئەدەنە و تەفگەری ژنانی ئازاد تەژەعا لە بەردەم بینای دەم پارتی ڕاگەیاندراوێکی خوێندرایەوە. پۆلیس هەوڵیدا چالاکیەکە ئاستەنگ بکات، بەڵام ژنان با دروشمی چاپەمەنی ئازاد بێدەنگ ناکرێت هەوڵەکانیان پوچەڵ کردەوە. هاوسەرۆکی دەم پارتی ئەدەنا هێلینکایە کۆمەڵکوژیەکەی شەرمەزار کرد و ئاماژەی بەوە کرد دەسەڵاتی ئاکەپە مەهەپە هەوڵدەدەن تەواوی کوردستان داگیر بکەن و جەختی کردەوە بە ئامانجگرتنی ڕۆژنامەنووسان بانقەست و ڕێکخراوە. بە هێرشکردنە سەر ڕۆژنامەنووسان هەوڵی شاردنەوەی تاوانەکانی شەڕ دەدەن لە هەرێمەکەدا. ئامانج لەم هێرشە قوڵکردنەوەی سیاسەتەکانی داگیرکاری و لکاندنە. هەروەها لە لیڤان کۆمەڵەی ژنانی مێزۆپۆتامیا مەکەگە و کۆمەڵەی ڕۆژنامەنووسانی دیجلە و فرات دەفەگە و دەبەپە و هەروەها دەم پارتی و بەشێک لە ڕێکخراوەکان بەشدار بوون لە خوێندنەوەی ڕاگەیاندراوی تەژە لە بەردەم بینایی دەم پارتی وان. ئەندامی تەژە ڕایگەیان ڕژیمی ئاکەپە مەهەپە دەیەوێت چوار پارچەی کوردستان بلکێنێت بەخۆیەوە. دەبێت پەدەکە دەست لە سیاسەتی هاوکاریکردنی تاوان هەڵبگرێت. ئێمە دەزانین ڕژیمی ئاکەپە مەهەپە بەم هێرشانە دەستکەوتەکانی ژنان دەکاتە ئامانج. هەروەها لە ئیدر بە پێشنگایەتی دەبەپەی ئیدر ئاگەیاندراوێک خوێنرایەوە و پەرلەمانتاری دەم پارتی و هاوسەرۆکی شارەوانی و ئەنجومەنی گشتی و هاوڵاتیان تێیدا بەشدار بوون. ئەندامی مەجلسی گشتی شارەکە ڕایگەیان ئامانجی ئەم هێرشە بۆ سەر ڕۆژنامەنووسان کبکردنی دەنگی چاپەمەنی ئازاد و شاردنەوەی تاوانی شەڕا لە کوردستان. لە ئاگریش با پێشنگایەتی دەبەپەی ئاگری لە بەردەم بینای پارتەکە ڕاگەیاندراوەیەک خوێنرایەوە. پارلەمانتاری دەم پارتی بەشداریان لە ڕاگەیاندراوەکە کرد و لەلایەن هاوسەرۆکی دەبەپەی ئاگری ڕاگەیاندراوەکە خوێنرایەوە. لە موشیش چالاکی بەڕێوەچوو پۆلیسی تورک بە پاساوی قەدەغی چالاکی هەوڵیاندا ڕێگری بکەن لە خوێندنەوەی ڕاگەیاندراوەکەی مۆش، بەڵام ژنانی تەژە لە نێو کارگەیەکدا چالاکی دانیشتنیان ئەنجامدا و وێنەی گولستان تارا و هێرۆ بەهادین و ناگیهان ئاکارسەلیان بەرز کردەوە. ئەندامی دەستەی بەڕێوەبەری ناوەندی دەبەپە بەرامبەر قەدەغی چالاکی ناڕزایەتی دەربەڕی وتی با تێکۆشانی دیموکراتیکمان ئازادی و ئاشتی دەهێنینەوە وڵات.
هەروەها لە شەرناخیش بە پێشنگایەتی تەژە لە ناوەندی شەرناخ ڕاگەیاندراوی خوێنرایەوە و ڕێکخستنەکانی دەم پارتی و دەبەپە و دایکانی ئاشتی و پەرلەمانتاری دەم پارتی و زۆر کەس تێیدا ئامادە بوون. هاوسەرۆکی دەم پارتی شەرناخ ڕاگەیاندراوێکی هاوسەرۆکی دەم پارتی لا شەرناخ ڕاگەیاندراوێکی خوێندەوە و وتی سەرخۆشی لا تەواوی گەلی کوردستان دەکەین بانگەواز لە هەموو ژنان و گەلەکەمان و ڕایگشتی دیموکراتیک دەکەین دژی قڕکردن و هەڵویست وەربگرن. 8 ساڵ پێش ئێستا لە ڕۆژی سیانزەی ئابی ساڵی 2016 وەداد حوسێن عەلی ڕۆژنامەنووسی ئاژانسی هەواڵی ڕۆژنیوز لە شاری دهۆک لەلایەن چەند چەکدارێکی دەمامەکداری پەدەکەوە لە شاری دهۆک تێرۆرکرا. ڕۆژی 23 ئەم مانگەش دەوڵەتی تورک دوو ژنە ڕۆژنامەوانی بە ناوی گولستان تارا و هێرۆ بەهادینی کردە ئامانج و شەهیدی کردن و ڕۆژنامەنووسێکیش بریندار بوو. پەدەکە و دەوڵەتی تورک بەیەکەوە ڕۆژنامەنووسان دەکەنە ئامانج. هاوکات دۆخی ڕۆژنامەنووسیش لا هەرێم لە ئاستێکی مەترسیداردایە. ڕۆژنامەنووسێک دەڵێت دۆخی ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستاندا لە قۆناغێکی زۆر خراپدایە. لە ساڵی 2008 هەتاکو 2013 لە هەرێمی کوردستان و لە کەرکووکە هەنی بەداخوانی 5 ساڵی زۆر خوێناوی ئەبینی و ئەم هەڵسوکەوتانە لەلایەن دەسەڵاتەوە لە هەرێمی کوردستان ورە لەرزۆکی دەسەڵاتمان پێ پیشانەدا چونکە بەڕاستی ینی ڕۆژنامەنووسێکی نەچەکی پێ نە هیچ موامەرێکی لەشێر سەرایە تەنها ڕەخناگرێ ینی دەسەڵاتێک بەرگەی ڕەخنەیەکی لەم جۆرە نەگرێ ئەمە بۆ خۆی مانای ورە لەرزۆکی ئەم دەسەڵاتەوە ئەم کردوانە هەر لە دەسەڵاتە دیکتاتۆریەکان لە جیهانە وەشاوەتەوە بۆ نمونە ینی پێشتر ئەمە بینی ڕژەمی بەعز زیاتر ئەم کارەیە کرد لە کۆرەی باکوور ئەم کاراکرێت لە ئێران ئەم کاراکرێت لە تورکیای ئێستا ئەم کاراکرێت ینی لەو وڵاتە لە فەنزۆلا ئەم کاراکرێت بەداخەوانی ئەمەی کورد لە ڕابردوودا ڕووداوگەلی زۆرمان بەسەر هاتۆکەوە سەرنجی جیهانمان بەلای خۆمانە ڕاکێشاوکو گەلێکی چەساوە و ئەم ئەزمموی هەرێمی کوردستان کە لە ساڵی 90ەوە دروست بووە بەرەنجامی چەسانەوە و لە ناوبردننی ئەم خەڵکە بووە و ساڵی 2023 کە ڕژەمی عێراق ڕوخێنرا و ئەمریکا هاتە عێراقەوە مبەڕی گەورەی ئەمریکا دڕندەی ڕژەمی بەعز بوو بەرامبەر بە گەلی کورد بە جینۆسایدکردنی کورد پرسی ئەنفال و پرسی کیمابارانکردنی هەڵەبجە و پرسی ئەو سەرکوتیانەی کە ڕژەمی بەعز بەرامبەر بە گەلی کوردێک. ڕێبوار تەها پارێزگاری کەرکووک لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا پەیامێکی ئاڕاستەی لایەنەکانی کەرکووک کرد. لە پەیامەکەیدا ڕێبوار تەها ڕایگەیاند داوا لە بەرەی تورکمانی و سەرجەم لایەنەکانی دیکەی کەرکووک دەکەم بەشداری لە حکوومەتی خۆجێی شارەکەدا بکەن کە حکوومەتێکی یاساییە و لە کارەکانمان بەردەوام دەبین. وتیشی گەیاندنی خزمەتگوزاری بۆ هەموو شوێنەکانی کەرکووک وەک یەک دەبێت و یەک ئامانجمان هەیە ئەویش پێکەوە ژیانی ڕاستەقینەیە لە شارەکەدا. بە پێی دوایین ئاماری داری گرمیان ڕووداوی سووتاندنی تانکەرەکانی سنووری پەرویزخان 18 قوربانی لێکەوتوتەوە و زیانێکی مادی زۆریش بەردەیان تانکێری دیکە کەوتووە کە لە گۆڕەپانی مەرزەکەدا وەستا بوون. بە پێی دوایین ئاماری داری گرمیان بەهۆی ڕووداوەکەوە کەسێک گیانی لەدەستدا و 7 کەسی تریش بریندار بوون. لەو ژمارەیە 12 کەسیان هاوڵاتی مەدەنی بوون و 3 کەسیان کارمەندی یاسایش بوون. یەکێکیان کارمەندی بەرگری شارستانی ئەوی تریشان کارمەندی تەندروستی بووە. هەر بە پێی ئامارەکەی داری گرمیان لەو ڕووداوەدا 15 تانکر بەهۆی تانکەرەکەی ترەوە سوتاون. تا ئێستا ئاماری زیانەکان بەم جۆرن. با پێی وتەی بەرپرسانی ئیدارەی گرمیان و مەرزی پەرویزخان لێکۆڵینەوەیان لا ڕووداوەکە دەست پێ کردو و تا ئێستا بەردەوامن دواتریش بۆ ڕایگشتی زانیاریەکان ئاشکرا دەکرێت. هەروەها لە درەنگانی شەوی ڕابردوو ئاگرێکی گەورە لە بازاڕێکی تایبەت بە کەلوپەلی جوانکاری ئۆتۆمۆبیل لە سەر شقامی 6 متری هەولێر کەوتوێتەوە و بەهۆیەوە 23 کەس بریندار بوون. جێیاماژەی ئاگرەکە بۆ ماوەی 7 کاتژمێر بەردەوامی هەبووە و بەرەبەیانی ئەمڕۆ کۆنتڕۆڵ کراوە. هەروە لە ئێستادا تیمەکانی بەرگری شارستانی و لایەنە پەیوەندیدارەکان لە شوێنی ڕووداوەکەن و لا کۆنتڕۆڵکردنەوەی ئاگرەکەدان.
وەزارەتی کۆچ و کۆچبەران عێراق لەبارەی گەڕانەوەی سەدان ئاوارە لە دوهۆکەوە بۆ زێدی خۆیان لا سنووری پارێزگای نینەوە و شنگال ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە. لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە لا چوارچێوەی هەوڵەکانی حکوومەت و وەزارەتەکەمان بۆ گەڕانەوەی ئاوارەکان بۆ زێدی خۆیان ئەمڕۆ 732 ئاوارە لە کەمپەکانی دوهۆکەوە گەڕانەوە بۆ زێدی خۆیان لا سنووری پارێزگای نینەوە و شنگال. ئاماژە بەوش کراوە یارمەتی دارایی بەسەر و ئاوارە گەڕاوانەدا دابشکراوە. هەروەها ڕێنمایی فەرمانبەرانی وەزارەتەکە کراوە بەردەوام بن لە تۆمارکردنی ناوی ئەو خێزانە ئاوارانەی کە دەیانەوێت بگەڕێنەوە زێدی خۆیان. محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق بە سەردانێک بەرەو میسر و تونس بەڕێکەوت. نووسینگەی سەرۆکوەزیرانی زانیاری زیاتر ئاشکرا دەکات. نووسینگەی ڕاگەیاندنی سەرۆکوەزیرانی عێراق لە ڕاگەیاندراوێکی کورددا بڵاوی کردوێتەوە. سەردانەکەی سوودانی بۆ هەردوو کۆماری میسر و تونس سەردانێکی فەرمیە بەبێ ئەوەی هیچ وردەکاریەک لەبارەی ئەجندای سەردانەکە ڕوون بکاتەوە. جێ ئاماژەیە لە 11 ئایاری ئەم ساڵدا نەبیل عەمار وەزیری دەرەوەی تونس بە سەرۆکایەتی ئەفتێکی وڵاتەکەی سەردانی بەغدای کردو بەشداری لە حەڤە خۆلی لێژنەی کاری هاوبەشی عێراق تونس کرد کە بۆ 3 ڕۆژ کۆبوونەوەکان لە بەغدا بەردەوام بوون و 18 یادداشتنامەی لێک تێگەیشتن لە نێوان هەردوو حکوومەتی عێراق و تونس ئیمزاکران. هەروەها لە پاراوێزی کۆبوونەوەکەدا وەزیری دەرەوەی تونس بانکێشنامەی قەیس سەعید سەرۆک کۆمار و ئەحمەد حەشانی سەرۆک وەزیرانی تونسی بە محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق گەیان بۆ ئەوەی سەردانی وڵاتەکەیان بکات. دەستەی دەستپاکی عێراق دەڵێت تەنها لە ماوەی 1 مانگدا فەرمانی دەستگیرکردن و بانکردن بۆ دەیان بەرپرسی تێوەگلاو لا گەندەڵی دەرکراوە و لە نێویاندا 2 وەزیر و پەرلەمانتارێکی پێشوو و وەزیرێکی پێشووتر هەن. فەرمانەکانی دەستگیرکردن و بانکردن و وردەکاری کەیسەکان نووسینگەی ڕاگەیاندن و پەیوەندی میری لە دەستەی دەستپاکی ئەمڕۆ ئاشکرایکردن و لە ڕاگەیاندراوێکدا دەڵێت لە مانگی تەمموزی ڕابردوو 36 فەرمانی دەستگیرکردن و بانکردن بۆ دەیان کەسی پلە تایبەت دەرکراون و جێبەجێکراون کە بە پێی ڕاگەیاندراوەکە سەرجەم دۆسیەکان پێیوەستن بە گەندەڵێەوە. فەرمانەکان لەلایەن دامەزراوەکانی دادوەریەوە دەرکراون و ژمارەیان 36 فەرمانە کەسی فەرمانیان تایبەت بوون بە بانکردن و 6 فەرمانیش بۆ دەستگیرکردن بوون. واکنی نووسینگەی ڕاگەیاندن و پەیوەندی میری لە دەستەی دەستپاکی عێراق ئاشکرای کردووە. نووسینگەکە هەروەها دەڵێت لە نێو ئەو کەسانەی فەرمانەکان لەسەر جێبەجێکراون 2 وەزیر و پەرلەمانتارێکی پێشوو وەزیرێکی پێشووتر هەن لەگەڵ بڕیارێکی وەزیری پێشوو 6 بەڕێوبەری گشتی کە ئێستا لە پۆستەکانیاندان. هەروەها 14 بەڕێوبەری گشتی پێشوو 2 بەڕێوبەری گشتی پێشووتر و پارێزگارێکی پێشوو 3 پارێزگاری پێشووتر هەن بەبێ ئەوەی ناوەکانیان ئاشکرا بکات. تۆڕی مافەکانی مرۆڤی کوردستان دەربارەی سەپاندنی سزای زیندانی بەسەر کوردێکی شاری بۆکان لە ڕۆژهەڵاتی کوردستان بەم شێوەیە زانیاری خسەر و تۆڕی مافەکانی مرۆڤی کوردستان بڵاوی کردەوە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا کوردێکی شاری بۆکان بە ناو مەتین حەسەنی تەمەن 23 ساڵ پانکێشتی بەشی جێبەجێکردنی سزاکانی دادگای بۆکان کراوە با مەبەستی جێبەجێکردنی سزای 31 مانگ زیندانی بەسەریدا. دەڵێن مەتین یەکێکە لە بریندارەکانی خۆپیشاندانە جەماوەریەکانی ساڵی 2019 و چاوی بریندارە. هەروەها باس لەوە کراوە لە ئێستادا مەتین حەسەنی ڕەوانەی زیندانی بۆکان کراوە. مەسعود پزیشکیان سەرۆک کۆماری ئێران بڕیاریدا عەبدولکەریم حوسێن زادە وەک جێگیری سەرۆک کۆمار بۆ کاروباری گوند و ناوچە هەژارنشینەکان دەستنیشان بکات کە کوردێکی سوننەی دانیشتووی شاری شنۆی ڕۆژهەڵاتی کوردستانە. عەبدولکەریم حوسێن زادە نوێنەری خولی 12هەمی ئەنجومەنی ڕاوێژکاری ئیسلامیە و مێژوویەکی نوێنەرایەتی و ئەندامێتی لە کۆمیسیۆنی مەدەنی لە خولی نۆیەم و دەیەمی پەرلەماندا هەیە. دەبێتە یەکەم کوردی سوننا کە پوستی جێگیری سەرۆک کۆماری ئێران وەردەگرێت. هەرچەندە حکوومەتی تورکیا ڕاگەیاندووە بەهۆی جەنگی غەزەوە کە لە 7 تشرینی یەکەمەوە دەستی پێکردووە و بەم هۆیەوە زیاتر لە 40,000 فەلەستینی کوژراون ئاڵوگۆڕی بازرگانی لەگەڵ ئیسرائیل ڕاگرتووە. بەڵام لایەنە ئۆپۆزیسیۆنەکانی تورکیا جەخت لەوە دەکەنەوە کە ڕەوانەکردنی کاڵاو کەلوپەل لە تورکیا و بۆ ئیسرائیل بەردەوامە.
بریکاری سەرۆکی فراکسیۆنی ئی پارتی لە پارلەمانی تورکیا تورهان چۆمەز ڕاگەاندووە کەشتیە بار هەڵگرەکان کە لە تورکیاوە بەڕێدەکەون یان ئاراستیان دەگۆڕن یاخود سەرەتا دەچنە یونان و ڕۆمانیا و لەوێەوە ڕوودەکەنە ئیسرائیل. چۆمەز جەختی لەوە کردوتەوە کە ئەوە لا گومان دەرچوە و زانیاری پێویستیان لە بەردەستن کە ئەوە دەسەلمێنێ. جێ ئاماژەیە بەردەوامی ئاڵەگۆڕی بازرگانی نێوان تورکیا و ئیسرائیل دوای بەردەوامی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەرکردی غەزە و بەکارهێنانی ئەو بابەتەوە کارتێکی بەهێز لە لایەن پارتی سەر لە نوێی ڕفا بە سەرۆکایەتی محەممەد علی فاتح کوڕی نەجمەدین ئەربەکان زیانێکی گەورەی بە ئاک پارتی گەیاند و هەست و سۆزی بەشێکی زۆر لە لایەنگرانی ئاک پارتی بۆ خۆی ڕاکێشا. دوای ئەو شکستەی ئاک پارتی لا هەڵبژاردننی شارەوانیەکان دووچاری بوویەوە با مەبەستی ئاشتکردنەوەی دەنگدەرە تۆڕاوەکانی بڕیاری ڕاگررتنی پەیوەندیە بازرگانیەکانی لەگەڵ ئیسرائیلدا لە کاتێکدا هێرشەکانی ئیسرائیل بۆ سەرکەرتی غەزە لە تەشرینی یەکەمی 2023ەوە دەستی پێکردووە کەچی تورکیا دوای بەڕێوەچوونی هەڵبژاردننی شارەوانیەکان و لە ئایاری ئەمساڵدا بڕیاریدا پەیوەندیە بازرگانیەکانی لەگەڵ ئیسرائیل بپچڕێنێت. بەڕێزان گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرە هەر شاد بن.